بەکارهێنانی تەکنۆلۆژیایەکێکە لە پێویستەکانی ئێستای پرۆسی پەروەردە و فێرکردن و پێویست بەوە کات کە ئێمە ئەو گۆڕانکارانەی کە ڕۆژانە لەم با بڵێن تەکنیکانەی کە لە تەکنیکانی فێربوون هەم لە ڕێگەکانی وانەوتنەوە هەم لە ڕووی ئەو ئامێرانەی کێتە ناو پرۆسەکەەوە پێویست بەوە کاکە ئێمە ئاگاداریمان هەبێ ئێمە لەم هەنگاوە ئەمانەوێت مامۆستایان هەچەند ئاشنابوونیانەیە لێرە ڕاهێنانیان پێەکەین و بزانین ئایا ئەو پلتفۆرمانەی کە هەیە لە ئەنتەرنێتە تا چەندێک مەسەلەن ئێمە ئەتوانین بەکاری بێنین لەگەڵ ئەوانەی کە لە بەردەستی خۆمانایە لە وەزارەت. طبعاً وەزارەت پلتفۆرمێکی زۆر باشی دەستەبەر کردووە. یەکێک لە ئامانجەکانی ئەم خولەوەی ڕاستی بێت بەکارهێنان و ئاشنابوون و تەواوی پلتفۆرمی با بڵێن تیمسە کە یەکێکە تیم مایکرۆسۆفت تیم کە یەکێکە لە پلتفۆرمە هەرە بە قوتەکان و کە بە شێوەیەکی خۆڕایی دەستەبەرە بۆ هەموو مامۆستایانی کوردستان و هەموو مامۆستایانی کوردستان تیایدا مەسەلەن حسابیان بۆ کراوەتەوە. یعنی شتێکی زۆر گرانە ئەگەر لە بە شێوەیەکی کە بێت ئەبێ ڕۆژانە پارە بێت اینجا ئەو پلتفۆرمە کرێتەوە. یەکێکی تر لەو شتانەیەوەیە بەڕاستی ئێمە زانین کە مەسەلەی ئەنتەرنێت و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەمانە بووەتە بە یەکێک لە پێکهاتەی ژیان خاستن ئێمە پێویست بۆەوە کات کە ئەبێ ئەم ئامێرانەوە ئەم تەکنیکانە ئاوێتی ژیانی مناڵەکەکەین بۆ ئەوەی قوتابیان و خوێندکاران کە گەڕانەوە ماڵشەوە لە پەیوەندی بەردەوام مابن لەگەڵ مامۆستاکانیانە.